ئەو ململانەی لە سووریا ڕوودەدات تەنها شەڕ و کۆمەڵکوژی نییە، بەڵکو دەنگی داڕمانی نەخشە کۆنەکان و لێکەڵوەشانەوەی ئەو هاوپەیمانیانەیە کە ساڵانێک بوو پێمان وابوو کۆنکرێتین و هەر بەو شێوەیە دەمێننەوە. بەڵام لە ناوەڕاستی ئەم گەردەلوولەدا پرسیارە جەوهەریەکە ئەوەیە: کورد لەکوێی ئەم کێڵڕکێیەدایە؟ مێژوو پێمان دەڵێت ئاگر بەس لای ئایدۆلۆژیای جۆلانی و چەکدارە هاوردەکراوەکانی و پشتیوانانی وەستانێکی کاتیە لە بەربەریبوون و کۆمەڵکوژی. هیچ ڕێکەوتنێک بەڵێنی ئاشتی هەمیشەیی نادات، چونکە مۆدێلی نوێی دەسەڵات لە دیمەشق یان دەبێت تەسلیم بیت یاخود لەناو بچیت. لەو هاوکێشەیەدا کورد تەنیا نییە، مەسیحەکان، دروزەکان، عەلەویەکان و تەنانەت سوننە میانڕەوەکانیش لە هەمان کەشتیدا، کەشتیەک کە لۆبیەکانی سعودیە و قەتەڕ و تورکیا لە واشنتۆن ئاراستەکەی دیاری دەکەن. ئێستا یاریەکە گۆڕاوە. ئیدارەی نوێی دۆناڵد ترامپ وەک پاسەوان سەری هێزە نوێیەکانی سووریا دەکات، بەڵام ئەوەش هاوپەیمانیەتێکی کاتیە و تاکتیکیە نەک ستراتیژی. هەر کاتێک کەیسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەکلایی بووە، ئەو چەترە دیبلۆماسیەی لەسەر سەری جۆلانی و هاوپەیمانەکانێتی دەکرێت بپێچرێتەوە و خۆری بیابانەکان سەریان بسووتێنێت. لێرەدا دەبێت کورد وەک یاریزانێکی ژیر ماوەڵە بکات، شووی درێژ بێت و نەهێڵێت ئەواگرەی ناوچەکەی هەڵپرووسکاندووە کوردیش هەڵبپرووسکێنێت. پرسیارە باوەکە: استراتیژی کورد لەم ساتە وەختەدا دەبێت چۆن؟ چیرۆکی مانەوەی کورد لەم قۆناغەدا تەنیا لە دوو بەشدا کورد دەبێتەوە: ئیرادەی ناوخۆیی و دیبلۆماسی بێدان. پێویستە پشت بە خۆمان ببەستین، چەکمان لە شان بێت و چاومان لە سیاسەتەکانی واشنتۆن و تەل ئەبیب بێت. هەروەها دەبێت زمانی دیبلۆماسیمان ورد بێت و بگاتە ناو کۆنگرێس و ناوەندە بڕیار بەدەستەکانی ئەمریکا، چونکە لەم جەنگەڵەی بەرژەوەندیەکاندا تەنیا ئەو کەسە دەمێنێتەوە کە دەزانێت کەی بجەنگێت و کەی ڕێڕەوەکەی بە بگۆڕێت. یاریەکەیشا کۆتایی نهاتووە. ڕەنگە ئەم گەردەلوولە لە کۆتاییدا ئەو تۆز و خۆڵە بڕەوێنێتەوە کە ساڵانێکە ڕێگەی کوردستانێکی گەورەی لێگرتوین. تەنیا مەرج ئەوەیە نەترسین، نەکەوینە تەڵەی سۆز و هەمیشە ئامادەی پاراستنی ماڵەکەی خۆمان بین. کورد هێشتا کاتی ماوە. ئەم یاریە لە سووریا و ناوچەکە هێندە ئاڵۆزە کە هیچ پلانێک لە 100% جێبەجێ نابێت. ئەم چەند مانگەی سەرەتای ئیداری ترامپ مانگی هەنگوینی لۆبی هەرێمیەکان، بەڵام بەرژەوەندیە جێگیرەکانی ئەمریکا لەگەڵ کورد لە شەڕی تیرۆریستاندا هێشتا کۆتاییان نەهاتوو. ئەگەر بە ئیرادەیەک بۆ شەڕ و ژیریەک بۆ دیبلۆماسی بجوڵێنەوە، دەکرێت ئەم قەیرانە گەورەیە بگۆڕین بۆ دەرفەتێکی مێژووی، کاتی بەرگری و وریایی. حسب درویش سوار لی همان مورال هزاره